گفتوگۆ لەگەڵ گەنجان دەکەم. دەمەوێت بزانم داواکاریان لە حیزبەکەی خۆیان یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ ئەم گەنجە دەڵێت یەکێتی نوێ بۆتەوە، بۆیە دەبێت بەرنامەکانی یەکێتی نوێ بێت بە جۆرێک خواست و داخوازی گەنجان لەگەڵ بەرنامەی نوێی یەکێتی یەکانگیر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە دنیابینی و بەرنامە و پرۆگرامی خۆی بۆ یەکێتی وای کردەکە، مەسەلەن گەنجان یەکێتی بە حیزبێکی ئەوە ببینن کە خواست و داخوازیەکانی خۆیانی تیاکۆ بێتەوە. گەنجان تموحیان هەیە، یعنی گەنجان بۆ گەیشتن بە تموحەکانیان ئەو حیزبانە یاخود ئەو پارت و سیاسی ئەو پارتە سیاسی و ڕێکخراوانە هەڵەبژێرن کە داخوازیەکانیان ئەتوانن تیا بێنەدی. داخوازیەکانیان هەندێکیان نییە و بۆ ئێستا هەندێکیشان بۆ داهاتووە. بە بڕوای گەنجان سەرکردایەتی نوێی یەکێتی دەبێت کار لەسەر ئاشکردنەوەی گەنجان بە وڵات بکەن، ئەویش بە دۆزینەوەی هەلی کار و دەستگیرۆییان لە بوارە جیاوازەکانی ژیان. بە تایبەتیش یەکێتی پێویستە تەرکیز بکاتە سەر ڕەخساندنی هەلی کار لە ڕێگەی تیمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و تیمێک کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ژێر سەرپەرشتی بەڕێز کاکوبات تاڵەوانیە لە بەرەوەی ڕێژێکی زۆری دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گەنجن ئەمڕۆ بە بۆنەی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستانەوە تووشی حاڵەتێکی مەیوزی بوونەتەوە. بتەوێت هەلی کار دروستکە پێویست بە بیرە، تۆ هەر فکر و بیرەکانە کە هەلی کار دروستەکەن لە کۆتایە، بۆیە دەبێت یەکێتی ئیش لەسەرەوە بکات کە ڕەخساندنی هەلی پەرەپێدانی بیری نوێ و گەنج بە کاملی وەزعەکە بەشداری بکات بۆ نمونە لە هەموو بوارەکانە لە بواری سیاسیە گەنج دروست بکات بۆ چالاکی سیاسی ڕۆشنبیری و ڕووناکبیری و کۆمەڵایەتی و لە کایە وەرزشەکاندا لە کایە هونەرەکاندا بۆی لە عامی بوارەکە ئێمە کادری خۆمانە هەبێت و بیری خۆمانە هەبێت بەو شێوەیەش کە ئێمە توانین خزمەت بە گەنجانی ناوێکێتیش بکەین. 45 ساڵە یەکێتی بەردەوامە لە خەبات و تێکۆشان. ئێستا کە یەکێتی نوێ بۆتەوە گەنجان و هەموو چین و توێژەکان چاویان لەسەر یەکێتێکی خۆیانە کە وەک هەمیشە فریاد ڕەستیان بێت لە باشکردنی ژیانیان. ئاوەڕ عەلیگەلی کوردستان، سلێمانی.